ڕۆژنامەی جیرۆزالم پۆستی ئیسرائیلی لە راپۆرتێکدا ئاماژەی بە کاریگەریەکانی بڵاوبوونەوەی کۆرۆنا لەسەر جیهان کردووە و باسی لەوە کردووە کۆرۆنا بە چەندین ڕێگا شێوازی جیهان دەگۆڕێت و سیستمێکی نوێی جیهانی دروست دەبێت. بە پێی راپۆرتە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێشبینی دەکرێت وڵاتی چین بەهێزتر بێت و ئەمریکاش لاوازتر بێت، بەوەش جیهانگیری پاشەکشە دەکات و هەر وڵاتە بۆ خۆی لە هەوڵی بەدەستهێنانی پێشکەوتن و بەهێزیدا دەبێت. بە بیانووی ئەوەی لەگەڵ زیادبوونی مەترسیەکانی کۆرۆنادا هەموو دەوڵەتان سنوورەکانیان داخست و سوور بوون لەسەرەوەی مامەڵە لەگەڵ کێشە ناوخۆیەکاندا بکەن و خۆیان لە دنیای دەرەوە داببڕن. شارەزایانی بواری ئاسایشی نەتەوەیی و سیستمی جیهانگیری ماوەیەکە مشتومڕیانە لەسەرەوەی دوای کۆتایی هاتنی کۆرۆنا هەموو جیهان گۆڕانکاری گەورە بەخۆیەوە دەبینێت، بەڵام نازانرێت ئاست و جۆر و میکانیزمی ئەو گۆڕانکاریانە چۆن دەبێ و مرۆڤایەتی بە چه ئاراستەیەک دەچێتە جیهانێکی نوێ و قۆناغێکی نوێی ژیانکردنەوە. بە بۆچوونی دان چاپڕۆ باڵیۆزی پێشووی ئەمریکا لە ئیسرائیل، ئەمریکا لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنادا سەرکردایەتی جیهان ناکات، چونکە سیاسەتەکانی ئێستای دۆناڵد ترامپ لەسەر بنەمای ئەمریکا لە پێشەوەی هەموو شتەکان دانراون و تەنانەت بۆ هاوپەیمانەکانیشی لە ئەوروپا هاوکات بەریتانیاش دروشمی بەر لە هەموو شتێک بەریتانیای بەرز کردوتەوە. دیبلۆماتکارێکی پێشووی ئیسرائیلیش هەرێک لە نەتەوەیەگرتوەکان و یەکێتی ئەوروپا و کۆمەڵی دەوڵەتانی عارەبی بەوە تاوانبار دەکات کە شکستیان هێنا لە مامەڵەکردن و ئیدارەدانی قەیرانی کۆرۆنادا و نەیانتوانی وەک پێویست هاوکاری ئەندامەکانیان بکەن.